سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویست زەینیتان باشی وادارم کامە ڕۆژێکی زۆر خۆش بە بۆ گژلایەکتان هەروە تەندروستێکی باشتانە بێت ئازیزان و خۆشەویستانی ئێمە بۆ ئەمڕۆ پانۆرامی پرۆگرامەکانی ئەم هەفتەیەمان بۆ ئامادەکردوون و پێشکەشتان یەکەین هیوادارم کە سەرجەم پرۆگرامەکانی ئەم هەفتەی ڕابردوو بەدڵی ئەوە بێت فەرمووە پێکۆ بینەربین. ئازیزان سڵاوتان لێبێت و ئێوارەتان باش بێ بە خۆشحاڵیەوەم ئێوارێ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی پرۆگرامەکە. وەک هەمیشە نمایش و چالاکیە هونەریەکان لە شاری سلێمانی بەردەوامیان هەیە لە ئێستاشدا لە نێوهۆڵی ئەم نەسوورەکەی شاری سلێمانی پێشنگایەکی شێوەکاری نمایش کراوە کە ژمارەیەک هونەرمەند پێکەوە ئەم پێشنگایان کردوتەوە. سپۆنسەری کارەکە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO لە نێو هۆڵی ئەم نەسوورەکەی شاری سلێمانی ڕۆژانە دەتوانن هاوڵاتیان سەردانی بکەن. ئێمە خۆشبەختانە ئەمڕۆ پرۆگرامی ئەمڕۆتان لە نێو پێشنگاکە پێشکەش دەکەین گفتوگۆ دەکەین لەگەڵ ژمارەیەک لەو هونەرمەندانی کە بەشداریان کردووە لە پێشنگاکە ئەوانیش زۆر بەڕێز محەممەد فەتاح کە وەکو شێوەکار لەگەڵمانە هەروەها ئەیوب ڕەئوف و زۆر بەڕێز عەبدوڕەحمان میرزا کە ئەوانیش شێوەکار بوون بەشداری پێشنگاکەیان کردووە. سەرەتا دەچمە لای بەڕێز کاک محەممەد. کاک محەممەد سڵاوت لێبێت و ئێوارەت باش بێت دڵخۆشم کە لە پرۆگرامەکە لەگەڵمانیت. کاک محەممەد دەمەوێت پێویستبای ئەوەت لێ بکەم کە بەڕێز لە ماوەی ڕابردوودا پۆستی بەڕێوەبەری هونەر و ڕۆشنبیری هەڵەبجە وەرگرتووە. پیرۆزت بێت بە هیوای ئەوەی کە کاری باشتر و بەرەو پێشچوون لە بواری هونەر ڕووبدات لەو شارەدا. کاک محەممەد سەرەتا بۆ دەست پێ دەکەم بزانم کە بیرۆکەی کارەکە ئەم پێشەنگایە لە چیوە سەری هەڵداوە. ئەم پێشەنگایە تەوەری سەرەکیمان سروش بوو. ئەوی ڕاستی بە تقریبەن لە پارە ئەو مۆزوعە هەیە پاش ئەوەی کە من کۆنتاکتم لەگەڵ ئەو هاوڕێیانم کرد قسەم لەگەڵاکردن بۆ ئەوەی کە بتوانین پرۆژەیەکی سروشت وەگەڕخەین لەم کاتە نمایشی بکەین ئەو بۆ هەر هەمویان جوین بوون لەو فکرەیەدا گروپێکی ئەلکترۆنیمان دروست کرد بۆ ئەوەی ئاڵوگۆڕی بیرروڕاکان بکەین کەمتر بەریەککەوتنمان هەبێ بۆنەی بوونی کۆڕۆناوە. بەڵام تەبیعەتی کاری سروشت ئەوەیە مەسەلەن تۆ چت دەرەوە کار لە سروشتاکەی هەمومان بڕیاماندا کە لە سەرەوەی کە تەزاهورەیەشی سروشت بکەین هەر یەکە و بەستایلی خۆی بەڵام بە یەکبوونی بابەت کە بابەتەکە سروشتە واتە ئێمە سیاسەتی چەپکە گوڵەکەمان بەکارهێنا لە کاری هونەریە هەر یەکە و ستایلی خۆی هەیە بەڵام لە تەوەری سەرەشی کە بابەتەکە سروشتە کۆبووینەوە ئەو بوو ئەم خەرمانەی کە ئێستا ئەیبینین لێرەدا نمایش کراوە. خۆش بێت. نیشانی پێشنگاکەش هەر کەرنەڤاڵی سروشتە هەمووتان کۆک بوون لەسەر ئەڵبژاردننی ئەو ناونیشانە بۆ پێشنگاکە؟ بڵێ کەرنەڤاڵی سروشت واتە بڵین کۆبوونەوەیشی فراوانی ڕەنگاڵەیی جوانی جۆریەتی بۆ سروشت ئەگەیەنێت. ئەمە هەمومان ڕێککەوتی لەسەرەوەی کە فعلەن ئەو عینوانەی هەبێت چکە مەجموعی عینوانی کەمان هەبوو زۆر قسەمان لەسەر کرد نەئەشیا یان دوور و درێژ بوو یان شتێ خۆی ناگەر بەقەت ئەوەی کەرنەڤاڵی سروشت شتێکی وازەحە سادەیە بۆ گوێگر و بۆ بینەریش بۆیە وەکو بینیمان لە یەکەم ڕۆژی کردنەوەی ئەم پێشانگایە ئەو هەموو جەماوەرە زۆرە هاتبوون بۆ بینینی ئەم پێشانگایە. ئەمڕۆ ڕۆژێکی ڕەنگاڵەییە لەم وەرزی پاییز و گەڵان ڕێزانەدا کاتە بینەریەت ئەم هۆڵەوە ئەم پێشانگایە ئەبینێ هەست بە ئاسوودەی و بە پشوو ئەکات. کاک محەممەد چەند هونەرمەند بەشدار بوون لە پێشنگاکە؟ 11 هونەرمەند بەشدار بوون. من خۆم بەڕاستی هەڵم بژاردنەوە هونەرمەندانە چونکە متابعی ئیشەکانیانم کردبوو پێشتر ئەمزانی بە چه ئاڕاستەیەک کاری سروشت دەکەن بۆیە یەک بەیەک پەیوەندیم پێوە کردو ئەوانیش هاتنە پێشەوە بەسپاسەوە. هونەرمەندەکان چەندها لە شاری سلێمانی بوون یاخود لە شار و شارچکەکانی تری هەرێمی کوردستانەوە بەشدار بوون؟ هونەرمەندەکان لە سلێمانین بەڵام پێشینەیەک هەیە مەسەلەن هونەرمەند عەبدوڕەحمان میرزا خۆی لە هەڵەبجەیە خەڵکی هەڵەبجەیە سروشتی هەڵەبجەی هەڵمژیوە باشە کاتێکە سەیری کارەکانەکەین هەستەکەین ئەو کارانەیە کە ئەو پێی متەئەسرە لەو دەڤەرەیە کاکە سەباح جەزراوی خەڵکی زاخۆیە بەڵام لە سلێمانی دانیشێت
ڕنگدانەوەی زاخۆ و لۆکیشنی زاخۆ و محیتی زاخۆ و بادینان لە ئیشەکانە دەرەکەوێت. هەروەها هونەرمەند ساڵح نەجار لە خانەقینەوە، هونەرمەند سامان ئەو بەکر لە کەرکووکەوە. ئێمە هەومانداوە مەسەلەن تەنویعێک هەبێت لە دیت لە بۆچوون بۆ سروشت باشە ئەوەش هەستی پێکرا بەڕاستی لە پێشانگە، چونکە ئەوەی کە دێت ڕەخنەگر بەیان بینەری ئاسایی بە هەست بە و فەرقۆ جیاوازیەکە. جاگەر هەمومان سروشت وەکو یەک بکەین ئەو هەڵبەتە هیچمان نەکردووە. بۆیە اختلافێک ئەبینی لە ستایل و لە بەکارهێنانی ماتریالەکان و حتا فەلسفەی ئەو هونەرمەندە لە ئیشی لە ناو سروشتە. دەستەکانت خۆش بێ کاک محەممەد جەماڵی بەڕێزت کاک ئەیوب بەڕێزت یەکێک بوو لەو هونەرمەندە شێوەکارانی بەشداریت کردووە لە پێشنگاکە. دروستبوونی ئەم کۆنتاکتە تا چەند گرنگە لە نێوان هونەرمەندەکانە کە بتوانن بە هاوبەشی کارێکی وا بکەن؟ بەڕای منەوەی لە شتە زۆر جوانەکان کۆبوونەوەی کۆمەڵێک هونەرمەند کە لەناو سروشتە ئیشەکەن بەتایبەتی ئوستاز لەو مۆزوعە زۆر ورد بوو کە کۆمەڵێک هونەرمەندی هەڵبژات کە ڕاستەوخۆ لەناو سروشتە ئیشەکان. یعنی لێرە زۆر هونەرمەندێ کە کاری سروشتی کردو بەڵام لەبەر فۆتۆیە یاخود لە ماڵەوە کارەکەی کردووە، بەڵام هەرێک لە ئێمە هەمووان بە ڕاستەخۆ چوون لەناو سروشتەوانێ. کۆکردنەوەی ئەم هونەرمەندانەوە پۆڵێنکردنی پێشانگاکە کە تایبەتە بە سروشت ئەو خاڵێکی زۆر گرنگە هەم بۆ بینەر هەم بۆ خۆشمان. زۆر جیاوازترە بە پێشانگایی کە کۆمەڵێک کاری ئەبستراکت یاخود کاری پیکەر یان سیرامیک هەمووی تێکەڵ بکرێ بە فێرەکە ئەم جارە زۆر بە پۆڵێنێکی جوان جاکرایە. بە گروپ ڕۆشتن بۆ شوێنەکە بۆ لۆکیشنەکە بۆ ئەنجامدانی کارەکە یاخود هەر کەسەوە بۆ بەڵێ بەڵێ لە یەکێک لە چونە دەوەکانمانە بە گروپ ڕۆشین هەرێک کاری خۆی کرد هەرێک بە ستایلی خۆی بە تێڕوانینی خۆی بۆ سروشت. هەمووتان واتە کۆک بوون لەسەر ئەو لۆکیشنەی کارتان تیادا دەکرد یاخود ئەمە هەڵبژاردننی یەکێک لە شێوەکارەکان بوو کە ئێوە ئەو کار لەویا بکەن؟ کاک محەممەد خۆی شوێنەکەی هەڵبژارد ئێمە چوون سەرچنار بە شوێنێکی زۆر فراوان بوو کۆمەڵێک لۆکەشنی زۆر جوانی تیا بوو هەرێک بە پێستایلی خۆی بە پێبینینی خۆی لۆکەشنێکی لەناو سەرچنارە هەڵبژارد کە زۆر جیاوازتر بوون لە یەکتری بە پێستایلی هونەرمەندەکە ئەگۆڕا. ماوەی چەندێک ئێوە سەرقاڵی ئەم کارە بوون؟ هەر هونەرمەندە و بەپێینی خۆی بوون من خۆم ئەم کارانی کردومە زیاتر هی مانگی لە مانگی سێوە دەستم پێ کردو. ئەو فترەی کە کەرەنتینە بوو من ماوەی مانگێک لە سروشت مامەوە لە لادەیە بەردەوام ئەو کارانەمان کرد هەر هونەرمەندە و بەپێی واتە ئەو تابلوانی لێرە نمایشکراون تەنها هی ئەو گەشتە نەبووە یاخودی ئەو شوێنە نەبووە کە ئێوە سەردانتان کرد بەڵکو کۆکراوی ئەو کارانەیە کە لەگەڵ سروشت کردوتانە پێ بەتەشی دوایە تەنها یەک کارمان لەو کارانەیە کە ئێمە لەگەڵ ئەو گروپەیە چوینە دەرەوە کردمان. دەستەکانت خۆش بێ. کاک عەبدوڕەحمان دیمە لای جەنابەت کارێکی لەم شێوەیە لەگەڵ ژمارەیەک هونەرمەند کە لە ڕووی تەمان جیاوازی هەیە لە ڕووی کارکردن جیاوازی هەیە بۆ تۆ چۆن بوو؟ لە ڕاستیە کۆبوونەوەی هیوا کە دەتوانم بڵێم کۆمەڵە هونەرمەندی زۆر بەتوانە و پڕ ئەزمون و جددی ساڵانێکی زۆرە ئیشەکەن وەک مامۆستا حیکمەتیندی وەک مامۆستا محەممەد فەتاح خۆی و مامۆستا ساڵح نەجار و هەموو مامۆساکانی تر لەگەڵ ئێمە کە ئەزمونمان کەمترە بە بەراورد بە ئەوان وەک من و کاک ئەیوب و نەسرین خان ئەتوانم بڵێم کۆبوونەوەیەکی زۆر جوانە و بەدڵنیایی ئیسفادەی بۆ ئێمە ئەبێت زۆر و ئەوەی گرنگە ئێمە هەریەکە و دنیابینی خۆی هەیە بۆ سروشت لەبەرەوەی هەریەکێک لە ئێمە لە ناو سروشت تا ژیاوە بەڕاستی و هەرکەس با بڵێن تایبەتمەندی شوێن و ژینگەی تایبەتی خۆی کە تیا ژیا و تیا گەورە بووە ڕنگدانەوەی هەیە لە ناو تابلۆکانە لەبەرەوە زۆر گرنگە و شتێکە کە زۆر گرنگە ئەویشەوەیە کە ئێمە تێکەڵە بین لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندا کە بەڕاستی ئەزمموی چوونە دەرەوەیان هەیە و دنیایان زیاتر بینیوە وەکو مامۆستا محەممەد و مامۆستا ساڵح و کاک سامان و ئەوانە کۆمەڵێک چالاکی و شتی دەرەوەیان بینیوە کە بە جوانی بەڕێک و پێکی ڕێک خراوە و ئەو ئەزمونیان گواستوێتەوە بۆ ئێرە. ئێمە پێشنگا و کار و چالاکیمان زۆر بینیوە لە ڕابردووە و لە ئێسەشە حاڵی حازر ئەتوانم بڵێم ئەم پێشنگایەکێکە لەو پێشنگایانی کە جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ لە چڕوویەکەوە ئەگەر جیاوازیەکە لە ڕووی ڕێخستن لە ڕووی کوالەتی لە ڕووی
هەڵبژاردننی تەنانەت هونەرمەندەکان و کۆمەڵی هونەرمەند کە هەمووی خاوەنی ئەزمون و تەجروبەیە ئەتوانم بڵێم کەمترین ئەزمون و تەجروبە من و کاک ئەیوبین کە 15 بۆ 20 ساڵە ئیشەکەین و ساڵانێکە مەعهەد و کۆلێژمان تەواو کردووە و بە بەردەوامی ئیشمان کردووە و ئیتر مامۆستاکانی تر دیارە خیبەیەکی زۆر زیاتر 30 ساڵ 40 ساڵ ئەتوانم بڵێم زیاتریش ئەزمونیان هەیە لەبەرەوە تێکەڵبوونی ئەم هەموو ڕوئیا و بینین و دیدگا جیاوازانە بۆ خۆی کاریگەریە بێ شێوەکار بەگشتی لە جەوی کەرەنتینایە خۆی بە بەردەوامی یعنی پێشەوەی کە ئەم ڤایرۆسە بێت و بابەتی کەرەنتینەوەوانە ببێتە بابەتێکی گشتی و خەڵک هەمووی بە ئیجباری کەرەنتینە بکرێ ئێمە ساڵانێکە ڕەنگە خۆمان کەرەنتینە کردبێ بەڕاستی بۆ ئەوەی کە بتوانین ئیش بکەین و بەرەو پێش بچین چونکە ئیشی شێوەکاری ئیشێکی تاکە کەسیە و پێویستی بە ئەزمون و تەجروبەی زۆرە یعنی ئەگەر نەچیتە ناو خەڵۆت و لەگەڵ خۆتان نەژیت و ئیشی زۆر نەکەی ڕەنگە نەتوانی بەرەو پێش بچیت. دەستەکانت خۆش بێ. بەڵێ ئازیزان ئێمە لە ڕۆژی کردنەوەی ئەم پێشەنگایە راپۆرتێکمان بۆ ئێوە ئامادە کردووە تێدا ژمارەیەکی تر لەو هونەرمەندانەمان بەسەر کردوێتەوە گفتوگۆمان لەگەڵ کردوون سەبارەت بە پێشەنگاکە. فەرموون با پێکەوە بینەری پێشەنگاکە بینەوە لە دواییدا دەگەڕێم وڵاتان. با سەرپرشتی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO پێشەنگایەکی شێوەکاری بۆ ژمارەیەک شێوەکار لە هۆڵی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی کرایەوە. ڕێکخراوی CDO ئەمڕۆ لە خزمەت 11 شێوەکاری کوردستانە بین. هەڵبەتە CDO لە دوای کەرەنتینەوە بە چەندین چالاکی جۆراوجۆر خزمەتی هونەر و ڕۆشنبیری سلێمانی کردووە و بەردەوامی شەبین پلانمان چالاکی زۆری تایە. من لێرە کاتان ناگرم حەزەکەم 3 خاڵ بڵێم. یەکەم وەک بەشێک لەم پێشەنگایە هاوڕێیانی ئەم پێشەنگایە سوپاس و پێزانین لەم ڕۆژانەی داهاتووە دەگەێنە 2 هونەرمەندی خۆشەویست کە بەهۆی باری تەندروستیانەوە بەداخەوە نەیانتوانی لەگەڵمان بن ئەوانیش مامۆستا ئیسماعیل خەیات و مامۆستا عەبدولکەریمە ئیسماعیل عومەر و مامۆستا عەبدولکەریم. خاڵی دووەم CDO وێبسایتێکی دیڤڵۆپ کردووە ئەم تابلۆیانە هەمووی لەو وێبسایتە دانرێ هەچ کەسێک ئارەزوو بکە بیکڕێ ئەتوانێت سەردانی ئەو وێبسایتە بکە و تەفاسیلی تەواو لەسەر وێبسایتە هەیە. پێشەنگاکە بە ناونیشانی کەرنەڤاڵی سروشتە 11 شێوەکار بە هاوبەشی کردویانەتەوە. ئەمە ئەم گروپە تایبەتمەندیەی سروشت کۆی کردینەوە بیرمان لەوە کردەوە کە ماوەیەکی زۆر خەڵک وەک خۆپارێزی کۆرۆنە و لە کەرەنتین و تامەزورەی سروشتە بۆیە بیرمان لەوە کردەوە کە پێشانگایەک تایبەت بکەینەوە بە سروشت. ئێمە وەکو ئەوە مامۆستا محەممەد فەتاح بیرۆکای ئەم ئیشە جوانە ئەم ئیشی سروشتە بۆ ئەوە بوو ئێمەش وەکو 11 شێوەکار بەشداریمان کرد لەو کەرنەڤاڵی سروشت ڕۆژی چوونە بۆ سەرچنار ئیشی بە تەبیعە بە لایف ئیشمان کردووە هەمووی ئەخۆ دەزانیت لە وەزعی کۆرۆنە و ئەوانە هەمووی لە گەلەریەکە لە مەرسەمی خۆی ئیشە کرد بە فەنی بڵێن بە ئەسلوبی خۆی ئەم دەرچوونە ئەم سروشتە تۆزی چۆنەڵێن هەستمان بە تازە و بە بڵێن ئۆکسسیجینی تازە بۆمان بوو هەریەکێ 11 شێوەکار هەریەکی بە تەکنیکی خۆی بە ئەسلوبی خۆی ئەم سروشتە ئیشی سروشتە کرد. هونەرمەندان لە هەر کوێیەکی ئەم جیهانە بن دەیانەوێت بە بەرهەمەکانیان پەیامە هونەریەکانیان بگێنن. ئەم پێشەنگایش گزارشتا لێ تێڕوانینی ئەم هونەرمەندانە بۆ سروشت.
لە سەرتاشدا بەخێرهاتنی بەڕێز هونەر فەخرەدینەکەی نوێنەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمیان کە لە گەرمیانەوە هاتەوە بەخێرهاتن دەکەین و بەخێر بێ سەرچاوان. سپاس بۆ ئامادەبوونی بە ڕێزیشت و خاتوونی ئەزیزیش خاتوو پەرێز سابر ڕێخەری پەیوەندیەکانی ڕێکخراو کە ئەویش لە سلێمانی لەگەڵمانەوە لە ستۆدیۆ و بەخێر بێ پەرێزخان. خۆشحاڵین کە ئەمڕۆ هەردووکتان لێرن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. لە سەرەتا کەسەر ئەمە بچمەنە و ئەوەی کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کەی دامەزراوە؟ سپاس بۆیەوە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە ساڵی 1994ەوە ئیشەکانی دەست پێ کردووە لە هەرێمی کوردستانەوە بە دیاریکراویش لە سنووری پارێزگای سلێمانی و لە ساڵی 2016 بۆ هەفتەشەوە لەژێر ناونیشانی پرۆژەی گەنجانە لە گەرمیان بە تایبەت دەستی بە کۆمەڵێک کار و چالاکی و پرۆژە کردووە لە کۆمەڵێک بواری جیاوازە لەوانە بواری ژینگە، بواری تەندروستی، لەوانە بواری مەسلەی ئەماوەی کە زۆر باو بوو خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا، مەسلەی پێشخستنی سێکتەری پەروەردە، بابەتە هونەریەکان، ئەوە کۆی ئەو بابەتانی کە پەیوەستن بە ژیانی خەڵکی ناوچەی گەرمیانەوە ڕێکخراوی هاوکاری ڕۆڵی هەبووە و ئەسا دواتر بە مەرحەلا باسی هەموو ئەو ئیشوکارانەکەین کە لە ماوەی ڕابردووە جێبەجێ کردووە. بگومان پێمان خۆشە بزانین ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی چی کردو لە چی بوارێکیشدا خزمەتی کردو. بەڵام پەرێزخان ئەمە بێمە لای بەڕێستان سەرەتا پێمان بڵێ ڕێکخراوی خانزاد چی پەیوەندێکی بە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەوە هەیە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. بێگومان وەکو هاوکارم باسی لێوە کرد کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە ساڵی 1994 دەستی بەکار کردووە و خۆشبەختانە ئەم ڕێکخراوە لە ساڵی 1996 ڕێکخراوی ڕۆشنبیری کۆمەڵاتی خانزادی دروست کرد لە پارێزگای سلێمانی. ئەلبەتە ئەو ڕێکخراوی خانزاد پاتنەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیە کە بە درێژەدان تاکو ئێستا بەردەوامەوە نزیکی 26 ساڵە بەردەوامی هەیە. هەر ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی پشگیری کردووە، سپۆنسەری کردووە و دامی هەموو کار و چالاکیەکانی کردووە. هیوای سەرکەوتنتان بۆ خوازین هەر لای بەڕێزت بمێنمەوە باس لە خاڵێکی گرنگەکەین ڕێکخراوی خانزاد کار و چالاکیەکانی چینیە خود لە چی بوارێکدا زیاتر خۆی بینێتەوە؟ بەڵێ بێگومان ڕێکخراوی ڕۆشنبیری کۆمەڵایەتی خانزاد کە مژێکی دوورودرێژی هەیە بێدا بڕان وەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کارەکات و سەرەتای کارکردنی ئەم ڕێکخراوە نامێ زۆر باسی لەوە کەم کە بۆ ئەو دەمە زۆر گرنگ بۆ ڕێکخراو ئیش بکا بە تایبەت بۆ پرسەکانی ژنان. ڕێکخراوێک بوو سەرتا بە خوکردنەوەی خول و فێربوونی شۆفێری و خولی نێشتنی نەخوێندەواری بۆ بوارانە دەست پێ کرد. دواتر دەستی کرد بە پرۆژەی سەرەکی لەگەڵ چاکسازی ژنان و مناڵان لە پارێزگای سلێمانی. ئەوە یەکەم پرۆژەی گەوری گرنگی ڕێکخراوی خانزاد بووکە دەستی بەکارکردن کرد کە ئەو چاکسازیە گەیاندی بەو چاکسازیە ئێستا هەم بەشی ژنانی جیاکردەوانێ و پێداویستەکانی بۆ دابینکردن و بەردەوام لە با بڵین پرسەکانی کۆمەڵایەتی و یاسایی لەگەڵیان نابووین. و دواتر ڕێکخراوی خانزاد پەلی هاویش بەوەی کە کار لە زیاتر لە بواری ژنانە ئەکا لەگەڵ چ دامەزراوەیەکی ئیش بکە. خۆشبەختانە لە ئێستا لە هەرێمی کوردستان چەند دامەزراوەیەک هەیە بۆ پرسەکانی ژنان ئیشەکان لەوانە بەڕێبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژیە، نووسنگەکانی تونوتیژیە، سنتەری ڕاوێژکاری خێزانیە، ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراوە کە بە خۆشحاڵی ڕێکخراوی خانزادێکێکە لەو ڕێکخراوانەی کە زۆر بە تون تۆڵی و پشگیری ئەم دامەزراوانە ئەکا بۆی کە ببندە دامەزراوەیەک ژنان بە تەواوەتی خزمەتیان پێ بگەێنرێ و ژنان بتوانن پشگیریەکی باشی ئەو ڕێکخراوە. دەستان خۆش بێ پەرێزخان. کاکوونەر بێ مۆلای بەڕێستان وەکو باسم کە لە سەرەتایە لە ئێستادا ڕێکخراوێکی زۆر لە بواری جیاجادا هاتوونەتە مەیدان و کارەکەن. جا کێ ئەو ڕێکخراوەی کە ئازابێ و زۆرترین چالاکی هەبێت و زۆرترین خزمەت بکات و بۆ ناوەی کە هاتوۆتە مەیدان بەڕاستی بە فەعلیبی سەلمێنە کە ئیش شەکات و ڕێکخراوێکی مەدەنی و ئەوێت خزمەت بکەم. ئەو کار و چالاکیانەی کە ڕێکخراوەکەتان کاری تیاکات زیاتر خۆی لە چیە ئابینێتەوە؟ ئیشەکانی ئەمە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە سنووری گەرمیان تا ڕادێکی زۆر گشتگیرە بە تایبەت لە کۆمەڵێک بواری دیاریکراو کە ئەولوێتمان بەوانە داوە
بۆ مەسلەی ژینگە ئیشی زۆرمان کردووە بۆ داهاتوش پلانی ورتر و گشتگیرترمان هەیە کە ئیشی لەسەر بکەین بەڵام لە ئێستاە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کەوکو ئاماژەم پێکرد هاوکاری ڕێکخراوی هاوکاری دەستی بە ئیشەکانی کردو لە سنووری گەرمیان کۆمەڵێک باخچەی گرنگمان دروست کردووە لەو شوێنانی کە دوورە دەست بوون یاخود حکوومەتی هەرێم بەهۆی قەیرانی دارایەوە نەیتوانیەوە دەستی پێ بگاوە و باخچەی لە دروستکە ئێمە وەکو ڕێکخراوی هاوکاری باخچەمان دروست کردووە لە چاندنی لە دانانی سیستەمی ئاودێری بۆ و نەمامانە دانانی ئینارە وەکردنی بە شوێنێکی گونجاوە بە تایبەت لە ماوەی ڕابردووە لە بەنداوی باشواسوار کە شوێنێکی هەرە سەرەکی سێکتەری گەشت و گوزارە لە شاری کفری باخچەیەکی گونجاومان دروستوە کە ئێستا ڕۆژانە خۆشبەختانە ئەبینین خێزانەکان گەنجان ڕوئەکەن لەوێەوە شوێنێکی گونجاوە کە ئێستا هەمووان سوودی لێ ئەبین بەدەر لەوە لە ناو شارە بۆ سبینێ باخچەیەکمان دروست کردووە کە بە ناوی یەکێک لە بنەماڵە تێکۆشەرەکانەوە شەهید یەکێک لەو بنەماڵانە کە ویش جوانە مەرگ شەهید بڕیارەوە بەیانی کاژمێر سعات 2:30 لە بەیانی ئفتاحەکرێ لە مەجالەکانی کەشە بەگشتی ئیشی وردمان کردووە بە تایبەت لە پێشخستنی سێکتەری پەروەردە کە لە ساڵی ڕابردوو بە گوژمەیەکی زۆر هاوکاری مانگەاندوێتە سەرجەم قوتابخانەکانی سنتەری قەزای کفری و قوتابخانەکانی ڕزگاری و بەشێک لە قوتابخانەی گوندەکان لە مەسلەی چاکردنەوەی بینای قوتابخانەکان چاکردنەوەی هۆڵی چالاکی هونەرەکان ئەنجامانی چالاکی هونەری و دابینکردنی کۆی پێداویستەکانی ئیدارە لە مەسلەی قرتاسیە و سەرجەم ئەو پێداویستیانی کە سوود بە خوێنکاران ئەگەێنێەوە بۆ لەسەر مەسلەی تەندروستی لە ماوە ڕابردووە وەکو هەمومان نەزانین کە شەپۆلی ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە هەرێمی کوردستان و تەواوی وڵاتانی دنیا کرد گەرمیانی شوەکو بەشێک لە پارێزگای سلێمانی بەدەر نەبوو لە ڤایرۆسە بەداخەوە ئێمە هەڵساین بە دابینکردنی کەرەسەی خۆپارێزی بۆ سەرجەم ئەو مەفرەزە گەڕۆکانەی کە ڕۆژانە سەرماڵی هاوڵاتیانە ئەپاراس ڕۆژانە ڕێنوێنی خەڵکیان ئەکردووە بۆ ناوەندەکان بۆ ئەو دام و دەستگانەی کە لەو کاتەیە لە ڕۆڵا بوون و بەدەر لەوەش یارمەتیدانی دام و دەستگاکانی حکوومەت بە تایبەتی بنکەکانی پۆلیس چاکردنەوەی هۆڵەکانیان چاکردنەوەی زیندانەکانیان جیاکردنەوەی زیندانی بە تایبەت ئافرەتان و هاوکاریکردنی پۆلیسی هاتوچۆ بەدەر لەوەش لە پێشخستن یاخود دروستکردنی ناوەندی هونەری یارمەتیدانی گروپە هونەرەکان و دروستکردنی مۆزەخانە کە بەداخەوە کفری تا ئێستا کۆنترین قەزایە توانە بڵێم لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی هەرێمی کوردستان پڕە لە شوێنەوار پڕە لە شوێنەواری گرنگ کە تا ئێستا ئاوڕێکی جدی لێ نەدراوەتەوە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی هاوکاری هەڵساین بە چاکردنەوەی حەمامی کۆنی کفری و ئێستا لە ئێستادا کردومانە بە گەلەریە کە لە تەواوی وڵاتانی دنیاە گەلەری هەیە تابلویتیان نمایش ئەکرێت تابلویتیا هەڵواسراوە ئێستا 4 مانگ جارێ بە سیستەمی وەرزی تابلۆکان هەمویان ئەگۆڕێن لە چالاکە ونێرەکانە لە فستیڤاڵەکانە لە دیدارەکانە ئەو میوانانەی کە ڕوو لە کفریەکەنەوە خەڵکی کفری ڕۆژانە ئەتوانێت سەردانی و حەمامە بکەوە بینەری ئەو تابلۆیانە بێت کە لەوێیان عرض کراوە بەدەر لەوەش لە مەجای فیلم و سینەما و شانۆ ئیشی باشمان کردووە لە ئێسایە گروپی شانۆی کفری کە سەپۆرتی ئیشەکانیانەکەین ئێستا فاندمان کردوون سپۆنسەرمان کردوون کە ئێستا لە کاتی دیکۆردانانان پرۆڤشیان تەوا بۆ مانگی داهاتوو شانۆکەیان عرضەکەن و لە زۆر بواری تریشە ئیشی وردەکەین. کاک هونێر ئەم چالاکیە زۆرانە یاخود ئەو هەموو هاوکارێ زۆری کە باست کرد بەڕاستی یەکەم لە جێگەی دەستخۆشیە دووەمینیشان پێویستی بە پشتیوانێکی دارایی زۆر باشێ هەر لای بەڕێزت بمێنمەوە کێ پشتیوانی دارایی ئێوە ئاکات پشتیوانی دارایی ڕێکخراوەکەتانە کاتاکو ئەم خزمەتە باشە بە ناوچەی گەرمیان بکەن و ئەمێت بێ مۆلای پەروێزخانیش هەردوایی پرسیارەکەم باتەوە بۆچی هەوڵتان نەداوە لە ڕێگەی ڕێکخراوەکەتانەوە ئەم هاوکاریانە بگەێنە ناوچەکانی دیکەش و بیهێنە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانیش بۆ مەسلەی سەپۆرتە مادیەکە سەرجەم ئەم هاوکاریانەوە سەرجەم موچەی کارمەندەکانی ڕێکخراوەکەمان ستافی ڕێکخراوەکەمان هەمووی لەلایەن حکوومەتی ئەڵمانیاوە دابین ئەکرێ. بەڵێ لەگەڵ زۆر باشە پەروێزخانوتم بۆچی هەوڵتان نەداوە چکەونێت تێگەشتی بێتم تەنها هاوکاریەکان لە سنووری ناوچەی گەرمیانە ئەگەر هەڵە نەبم بۆ هەوڵتان نەداوە هاوکاریەکان بهێنە سنووری پارێزگای سلێمانیش و ئەگەر بۆ ناو سلێمانی نەبێ بۆ چواردەوری سلێمانی بێت
بێگومان ئەوەی کە هاوکارم باسی لێوە کرد ئەو چالاکیانە بوو کە لە ئیداری گەرمیان پێشکەشەکرێ وەکو ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی وەکو ڕێکخراوی هاوکاری و ئەڵمانیش و ڕێکخراوی خانزادیش بێگومان بەدەر نییە لەوەی کە بەس بڵێن لە پارێزگای سلێمانی ئێمە بەس خزمەت گوزارەکانمان پێشکەشەکەین بێگومان وەکو نووسنگەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی و بەڕێوەبەرایەتی تونوتیژی و سنتەری ڕاوێژکاری خێزانی و ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکرا و چاکسازیش بە هەمان شێوە. عزیزان و خۆشەویستانی ئێمە میوانی ئەم ێوارەیەم کاک بەکر ڕەشیدە کاک بەکر هەموەکو ئەکتەر هەموەکو دەرێنەر کە ساڵانێکی زۆرە لە ناو دنیای هونەرە کار دەکات و هەروەها بەشداری کۆمەڵی کاری شانۆیی و درامی و هەروە فیلمیشی کردووە هەموەکو ئەکتەر هەموەکو دەرێنەریش من ناوی کۆمەڵێک لەو درامە و شانۆیانە بەبیر ئێوە ئەهێنمەوە کە کاک بەکر هەموەکو ئەکتەر و هەموەکو دەرێنەر کاری تێدا کردووە وەکو درامای ژاڵا کەوکو ئەکتەر بەشداری تێدا کردووە و هەروە شانۆیی دایک وەکو دەرهێنەر و گەردەلول کەوکو ئەکتەرێک بەشدار بووە و هەروەها وەسێتنامە کەوکو دەرهێنەر کاری بۆ کردووە درامای وەسێتنامە و شانۆی حەلاجیش هەموەکو دەرهێنەر و درامای هەیئە ئەویش هەروەکو دەرهێنەر کاری بۆ کردووە بە خۆشحاڵیەوە کاک بەکر کە ئەمێوارێ لە لامان میوانە بۆی باز لە ئەزمون و کارەکانی کاک بەکر بکەین و هەروە بگەڕێنەوە بۆ ڕابردوو کە وەکووتمان کە ئەزمونێکی زۆری هەیە لە نێوان دنیای شانۆ و هەروەها درامادا و فیلمدا کاک بەکرگیان بەخێر بیت. سپاس بۆیەوە سەرکەوتوو بن ڕێز و خۆشەویستیم هەیە و خۆشحاڵم کە منتان خوێنەوە بەتوانم جاریش کە بە بینەران شاد بینەوە. بە خۆشحالی و کاک بەکردیان کاک بەکرد خۆت لە وڵاتی ئەڵمانیا ژیانەکەیت بەڵام پێم وا بێت ماوە سەردانی کوردستان ئەەکەیت ئەم سەردانش پێمە بکە مانگۆنی وێکە لە کوردستانیت سەردانی ئەم جارۆ بۆ کاری هوەری بوو یاخود تەناکە بیری کوردستان و بیری سلێمانی دەکرد. بێگومان هەموو غوربەتێک بۆ خۆی کاری سێ بۆ مرۆڤ بەڵام لەگەڵەوەش ئەشێت تامی خۆی هەبێ غوربەت بۆی بتوانین لە ژیان بکەی کە خاک چەند خۆشەویستە و وڵاتەکەی خۆت چەند شادەبیتایە و ئەزانی تەنیایی و کۆمەڵە کێشەی ئابووری و کۆمەڵێ مەواضعی گەورە هەیە بە پێوی کە من خێزانەکەم لە دەروێ و مناڵەکانم لە دەرەوەن ئەوان هەر لێن بڵێ من بە بەردەوامی سەردانیانەکەم و ئێمە بۆ ئێرش سەردانەکەی کاک بەکرد نەوڵا زۆر بە کەمی منێکێکم لەوانی کە زۆر بەدەنگی بۆ نمونە منەوە 5 ساڵە ڕۆیشتم تازا هاتوومەتەوە پێشتریش 7 ساڵێک لێ بووم بەڵام هاتمەوە بەڵام ئەو کاتە توانیم بۆ 8 ساڵ بێنەوە کار بکەم بەڕاستی هەدەفی من لە مۆزوعی غوربەت و ئێرە مواضع ئەحساس و شعوری خۆمە بووی تامی هەردوو لا بکەم بەڵام تامە جوانەکان خاک و وڵاتەکەی خۆت و کەسانی خۆتە ئەمە شتێکە نەکە لە لای من لەوانەیە لە زۆر هونەرمەندانی کەشکە لە دەروی وڵاتن و نەگەر ئێمە هەر لە دنیاە زۆر لە وڵاتان پاش شکستی اقتصاد یا بوونی حەرەب یا بوونی کێشە هونەرمەندەکان لە سانەوەیان وڵات بەجێ دێڵن بۆی بمێنەوە برێشتێکێک بوو لەوانەی کە توانی وڵاتی خۆی بەجێ بڵێ بەڵام دوایی گەڕایە و توانی بۆ وڵاتەکەی ئیشکا و توانی ئینقلابێکی گەورە بکە شانۆ بگۆڕێ تامی وڵات بگەڕێنێتەوە بتوانێت دایک بنووسێ کۆمەڵێ شانۆیی تر بنووسێ ینی ئەوە نییە کە تۆ ڕۆژی تر هەموو شتێک لەیادکەی بەعکسەوە تۆ زیاتر لەوێ ئازار و خەو نەدەیە بۆ وڵاتەکەت وە زیاتر بەڵێ لەبەرەوە هەوڵی کە ئەشگەڕیت و کار بکەی نەک بۆ گەڕانەوەی لای هونەرمەندان وایە گەڕانەوە خەونی هونەرە پاش ئەوەی کە خەونی ئەوەی کە سوکار و خۆشەویستەکانە بەڵام لە لای هونەرمەند دایمە هونەر لە پێشترە لەبەری خەونی بۆ خەیاڵی بووە لێرەکە ڕۆشتووە قەزەیەک بووە مەوزوعێ بووە بەڵام زۆری نەمان لەو خەونا بەردوان و کاری شەکەین و ئەگەڕێن و ئەژڕۆینەوە بەگومان ئەم سەردانت کاری هونەری بەڕێوە لەم سەردانیا خۆ تەنها سەردانێک بوو بۆ گەڕان و دوو هەردووشی بووە بەڵام گرنگترینیان لای من درامایەکە بە ناوی سروەتی با کە لە نووسینی ئەحمەد ڕەزایە و ئەو کارە نوێیە و
و دەمێکە گفتوگۆ ئەکەین بەیەکەوە لە بواری سیناریۆ لە بواری کاستین لە بواری ئیشکردن لە بواری تێکست بە بەردەوامی حڵلقەیەکی معریفیمان دروستکردووە لە بینی مؤلیف و مخریجە بۆی بتوانین بە هەردووکمان ئیشی جواب بکەین بێگومان من بۆ کاری دراما باشە ئەو کارە درامیا بڵێن لە هونەرمەندانی کوردستان بەشداری تێداکەن ئەنی هەر لێرە کاری بۆکەی بەڵێ لە شاری سلێمانی کاری تیاکەین و هەر هونەرمەندانی سلێمانین و شار و شارۆچکەکانن و کۆمەڵێ هونەرمەندیش لە دەرەوەی وڵات کە ئەوانش هەر کە کارکتەر و هونەرمەندی کوردن بۆ نمونە لە سوید لە وڵاتی ستۆکۆڵم بە تەمان کە قزەیەک هەیە لە ناو بیرۆکەکە کە پەیوەستە بە حەدەسەوە نەک بۆ ئەوی بەس سلایت بێ حەدەسەیە بۆ نمونە زووتر پێشمەرگە برینارە بوو لە شەڕەکانە لە سەردەمی باسا یا برینی سەختیە بوو ناتە دەرەوەی وڵات بۆ نمونێکی لە مەفهومەکان یعنی بە بێ قەزە تۆ ناتوانانی شتێک بینی میخیتێ ناو درامای کوردیۆ بەس بە سلایت پیشانی بی ئەبێ حەدەس بێ و حەدەس پەیوەندی بە پێشمەرگەیەک لە دەرەوەی وڵات پاشان کە چاکە بێوەمێنێتەوە تێکەڵاوە بێ بەکە لە تووری ئەوروپی کێتە مواضعی اقتصاد و ئیشوانە لە ئەخیرە ئەویش بۆ نمونە بەجێڵین بۆی کە لە درامەکە زیاتر شیرۆشی تایبەتی ینی قەزیە هەیە ینی لە خۆیەوە نییە سوید لە خۆڕایی نەهاتوتە ناو ئیشەکەەوە لەبەرەوەی ئێمە ئەزانین هەموو ئەوروپا ئێستا لە زۆرینەی هونەرمەندان و کەسان قەزیان هەبوو مۆزوعان نەبووە کە لەوێ ماونێتەوە بەشێک لەو چیرۆکەش هەیە نامێ هەمووی باس بکەم لە ناو دراماکە زۆر باشە واتە تر بەم زوانەکاری بۆ کەی کاک بەکرد ینی ئەکتەرەکان هەڵبژێردراوە کە کێ بەشداری لەم درامایەکەت بەڵێ من حتمما بەو هەبگەیە هاتوومەتەوە لەگەڵ تیڤەکانی کوردستانە بە زۆری ئاوا تیڤ 24 ڕوودا و کورماکس ببوورە کورسات لەگەڵ ئەوانە پەیوەندیم کردووە کە بتوانین هەوڵ بین بە هەمومان یا ئەوە تا هەچ کەسێکە حەزەکە ئەم ئیشە بکە بۆی بتوانین کە ئەم بەرهەمە بێتە دی ئێمە ئەو مەرحەلانم بڕی و من زۆر سوپاسیانەکەم و استیقبالێکی جوانیان کردوم و هیوادارم ئەم ئیشەوە بڕوات کە لە ساڵی ئایندایش بە حکومی ئێستا کۆرۆنا هەیە و ئێستا مۆزۆی ئابووری دابەزیوە شتەکان تۆزێ سەختن کە بتوانین منی ژوتم گرنگ ئەوەیە ساڵی ئایندە میشە بێتە بەرهەم و کاسینیشمان کردو بەشی خۆی لە بینی من و کاک ئەحمەد ڕەزا چکە بەڕاستی ئەبێت دەنێرێت گفتوگۆی لەگەڵ نووسەرە هەبێت چکە نووسەر خالقی تێکسەکەی و خالقی کەسایەتەکانە کە دروستێکە پاش ئاڕاگۆڕین و قسەکردن و کارکتەرەکان دیارەکەین و مناقشەیەکەین لە هەموو ڕوویەکەوە کارکتەرەکە کوفەیز وەکو معریفە وەکو کارکتەرێکی بە ئەزمون و کارکتەری گەنجیش هیوادارین جوابی باش باشە بەڵام قرس نییە کاک بەکرد وەکو کاری کاستینگ و هەروەها بژاردننی کارکتەرەکان بۆ تۆ بۆ ئەم کارە درامیا خود تۆ زیاتر چۆناڵی جەختەکەی تۆ سەرچی کە ئەبێ ئەم شتە لەم کارکتەرە هەبێت ئەنج تۆ بەشداری پێکەی لە کارەکانی خۆتە یا بۆ نمونە هیچ مەرجێک هەیە حتمما تۆ کە کاستینەکەی لەسەر معریفی کەسایەتەکانی ناو دەراماکایەکی بەڵام ئێمە بەعام ئەو ئەکتەرانی کە بە ئەزمونن و ئەو ئەکتەرانەی وەکو فەیس وەکو معریفە وەکو کارکتەری چالاک هەم لە کۆنەکان و هەم لە تازەکان ببخشن یان کاڕین کۆنەکان بە ئەزمونەکان و لە گەنجەکان ئەیش نەسەکە و مؤلیف و مخریج داوایەکە ینی علاقەی مۆزوعی شخصی تیانە مۆزوع ئەوە نیەم کەسە چی بێ گرنگەیە ئەو کەسە معریفی بێ و ئەو کەسی کە دروست کراوە لە حالی نەفسی یا سایکۆلۆژیایی یا بوونی یا فەیسی یا معریفی یا بیلۆگرافیایی لەو شخصێتە لە ناو تێکستەکە چییە من و مخریج دیالۆگەکەین ئەم دیالۆگەوام لێ کاش تێشی تازەیە بە ئاکادیمی بوونە هەر ڕەئی مخریج نییە دیکتاتۆر بیا ڕەئی نووسەر لە هەموو دنیاشە نووسەرەکان زۆر جار ئیش بۆ کۆمەڵێک کەسایەتی ئەکەن ئەڵێ فلان کەس ئەبی ئەو دەورە ببینێ لەبەرەوەی بۆ ئەوی نووسیوە بەڵام ئێستا ئەم ئیشەی ئێمە بەڕاستی فراوانەوە 100 حەڵقە زیاترە ئەمە بەڕاستی ئەزمێکی زۆریشتیا بەشداریەکە بەتەچید لە هەم لە هونەرمەندانی کوردستان و شار و شارۆچەکان و هەم لە ئەکتەرەکانی ئەوروپا.
بەڵە بینەرانی خۆشەویست هاتینە کۆتای پرۆگرامی وادارم سەرجەمە پرۆگرامانی کە پێشکەشتان کرا بە دڵی ئێوە بێ سووتان لە بینی بێتە تاکو سبەینە هاوکارانە با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بن ئێوارێکی خۆش بە گشت لایەکتان خواتان لەگەڵ.